طبعا مۆرفیم لەگەڵ وتمان دوو جۆرە مۆرفیمێکیان سەربەخۆیە وەکو درەخت و دار و بەرد و بڵێن کارەکان و وانەی کە هەن تەمەەن کار تۆزە کێشەی لەسەرە کار پێکاتەیەکەویش لە مۆرفیم بۆ نمونە کە دەڵێ دەخۆم میمەکە مۆرفیمێکی جیاوازە بەس مۆرفیمێکی وشەداڕێژ مۆرفیمێکی سینتاکسیە یانی مۆرفیمێکی ڕێزمانیە ئەمانە هەموو جاکردنەوەیەکی هەیە بۆ مۆرفیم کەوا دەکا ئێمە بەرچاومان ڕۆشن بێ ئەو شتانەی کە لە زمانە ئێمە وشەکانیان پێ دروست دەکەین چییە ئەو شتانەی کە بەکاریان دێنین هەست دەکەین واتایان نییە وەکو لە زمان ناسەکان پێیان وایە ئەرکیان هەیە نەک واتە بۆ نمونە بۆ ڕێی دەچم بۆ بازاڕ بۆ لێرە وشەیەکە ئێمە ناتوانین واتاکەی لە مەشمانە بە باشی دیاری بکەین چونکە واتاکەی بەڕاستی پەیوەستە بە شتێک کە لەگەڵیان بکەین ئەمانە پێیان دەوتێ مۆرفیمی ڕێزمانی کە لە ڕێزمانان دەردەکەون مۆرفیمی تریشمان هەیە مۆرفیمی وشەداڕێژە وەکو هەڵ و دا و ئەمانە مۆرفیمیشمان هەیە خۆی سینتاکسیە وەکو بۆ من دەچم بۆ بازار بەڵام دەچێتە ناو پێکاتەی وشەی بۆچوونەوە دەڵێ بۆچوون بۆچوونە و بۆیە لە ڕێزمانەوە چۆتە ناو مۆرفۆلۆژی یانی وشەداڕێژە تەمان دوو زانستە زانستی ڕێزمان باسی ئەوە دەکام یاسایی کە ئەم وشانە ڕیز دەکا بۆ دروستکردنی ڕستەیەک چییە بەڵام مۆرفۆلۆژی لەوە دەکۆڵێتەوە ئەو یاسایی کە کۆمەڵێ مۆرفیم کۆ دەکاتەوە بۆ ئەوەی وشەیەکی تازە دروست بێت ئێستا ئێمە لە ناو سینتاکسا نامین پێویستمان بە سینتاکسیە بەڵام پێویستمان بە مۆرفۆلۆژی بۆ وشەی پەروەردە بۆچی چونکە وشەی پەروەردە کۆمەڵێ مۆرفیمە پێکەوە بە یاسایەکی مۆرفۆلۆژی یەک دراوە نام وشە دروست بوو بۆ ئەوەی ئێمە بزانین چۆن دروست بووە دەبێت هەموو مۆرفیمەکان بە وەردی شی بکەین و لە کاتی شیکردنەوەی من بەڕاستی مۆرفیمەکانە ینی هەستم بە ئاڵۆزی ئەو وشەیە کرد چەند بە سەختی دروست کراوە و چەند واتاکەشی بەڕاستی واتایەکی ئەو واتایە هەڵی گرتووە نادیارە دواتر دەیبینین لە کاتی شیکردنەوەکە چەند واتایەکی ئەساسیە بۆ ئەوەی لە تۆ لە کۆی پرۆسەی پەروەردە ئەلێەوە تێدەگەین زمانەکەمان خەزێنەیەکی معریفی چەند گەورەیە و لە ڕێگەی زمانەکەەوە تۆ دەتوانی شتانەکەیە یانی زمانەکە خۆی فێر دەکا شانت دەدا زانینت پێ دەدا لەبارەی ئەوەی کە دەیڵێ کە عیبارەتە لە پەروەردە ئێستا ئەگەر ئامادە بن دەچمە ناو شیکردنەوەی مۆرفیمەکانەوە ئەوەندەی کاتماوە دەست پێ دەکەم و دواتر بەشەکەی تریال دەگرم دوای ئێمە کە وشەی پەروەردە دەبیستین ئەگەر هەرێکەوە لە لای خۆتانەوە بیری لێکەنەوە لە هەست دەکەیت کۆمەڵێ مۆرفیمە ینی یەک وشە نیە وەکو درەخت کۆمەڵێکە دراوە لێ چەند پارچەیەکە ئەم پارچانە چۆن بدۆزین چۆن دیاریکەین چۆن جایەکەین ینی شیکردنەوە ئەمە شیکردنەوە زانستی ئێمە کە دەڵێن پەروەردە لەوانەیە بتوانین ئەگەر تۆزە بیرکەینەوە بزانین ئەم وشە لە بەلایانی کەمەوە لە دوو شت پێگاتووە پەروەرد لەگەڵدا بۆ نمونە پەروەرد لە کرمانجیە ینی ئەویندار ینی کەسێکی عاشق بەڵام لە سۆرانیا پەروەرد ئەوەیە کە کەسێک پەروەردە دەکات ینی پەروەردەکان بەڵام ئەمە بەس نیە دەبێ ورتر بین چونکە پەروەریش خۆی ئایا یەک وشەیە یان یەک مۆرفیمە یا ئەویش پەروەرد دروست کراوە دواتر دەکەشی چووەتە سەر وەک مۆرفیمێ جارێکی تر ینی بەمەش لە پەروەرەوە پەروەردە دروست کراوە یعنی پەروەرد خۆی دروست کراوە لە پەروەر و دا پەروەردە دروست کراوە ئەمە پەروەرەکە دەبێت جارێت تەرکیزی بکەیت زانین ئەم پەروەرە لە چی پێکات پەروەرد ئایا لە پەر و وەر پێکاتەوە باشە پەر یانی چی وەر یانی چی ئەگەر ئەوە تۆزێک بێ بدەینم
مۆرفیمانە لەوانەیە بکەوینە گومانەوە کە بەڕاستی ئایا فعلەن لەو دوانە دروست کراوە یا هەر پەروەر خۆی سەربەخۆیەک مۆرفیمە ناتوانین دابەشی بکەین. دابەشت کرد دەبێتە کۆمەڵە دەنگ نابێتە مۆرفیم دوو مۆرفیم جیاواز. چونکە مۆرفیمێک هەر تاکە مۆرفیمێک لە کۆمەڵێک دەنگ پێداتوە کە باسی دەنگت کرد دەچیتە ناو زانستێکی ترەوە کە پێی دەڵێن فۆنۆلۆژی باسی پەیوەندی دەنگیەکانی ناو پێ کاتێک مۆرفیمێک. ئەی کەواتە دەتوانین بڵێین پەر لەگەڵ وەر دوو مۆرفیمن لە ناو پێکاتێک پەروەردا. ئەگەر دوو مۆرفیمن ئادی بزانین چۆن چی دەگەین وە چ جۆرێکن لە مۆرفیم جگەر لەوەش ئەو واتایانەی کە هەڵی دەگرن واتەکان چیە. شتەکان ڕۆشن وەنیە زۆر باش. جارێکم جار بە شێوە دەنگیەکەی دیاریکەین پەر بە پەر دەست پێ دەکەین. شێوەی دەنگی پەر لە بناغا پەرەیە، یعنی خۆی لە ئەساسا وشەکە پەرەوەردەیە، بەڵام بەهۆی ئەوەوە کە ساز بێ بۆ وتن بووە بە پەروەردە. وامە گۆڕانێکی فۆنۆلۆژی پێ دەڵێن. جاری وا هەیە تۆ دەنگێکەیە لە ناو دەنگەکانە لای دەبەی کەوتنی دەنگی پێ دەڵێن بۆ ئەوەی بە سازی بتوانین ئەوە بڵێ. وامە لە وشەکانە زۆر هەیە کە دەنگ لابردن هەیە، جاری وایە دەنگ دەبیتە ژوورێ بۆی بتوانی دوو بزوێن ناتوانانی بێ کۆپی لێرە. لەبەرەوە دەبێت دانەیەک بخەیتە بینە کۆنستانت پێیان نیمچە بزوێن بێ بۆی بتوانی بێڵێ. لەبەرەوە یا وشە زیاد دەکرێت یا دەنگ زیاد دەکرێت یا دەنگ لا دەکرێت. تەبەن ئەم دەنگە لە زانستی دەنگسازیە پێی دەوترێ فۆنیم. فۆنیم یەکەیەکی دەنگیە کە واتای نییە، بەڵام کۆمەڵێ دەنگ دەبن بە مۆرفیم کە ئاڵگری واتە یا ئاڵگری ئەرکێک. لەبەرەوە من لە ئاستێکی لە ئاستی زانستێکەوە تۆ باز دەچی بۆ ئاستێکی تر. ئەمەی کە لێرا هەیە پەرە وەردە بۆ بە پەروەردە، ئێمە لە فۆنۆلۆژیا دەتوانی چیکەینەوە. بۆچی ئەمە وایە؟ ئەوە لەوێەوە وایە کە تۆ سەیری وشەی پەروەردە بکەیت پە را وە را وە، یعنی چی؟ بزوێنەکە هەیە لە پێشەوە، ویەکە هەیە لە دوای ئەویشەوە ئەیەکەیە. ئەگەر بڵێیت پەرە وەردە ووەکە خۆی پێی دەڵێن لە کوردیە دەچێتە بینی دوو بزوێن یا وەکو نیمچە بزوێن دەردەکەوێت، یعنی ئەویش خۆی نیمچە بزوێن. ئەم نیمچە بزوێنە لەگەڵ دوو بزوێنەکە لە ناولۆرایی بە ئاسانی دەرنابڕێ وەکو پەرەوەردە دەزانین بۆ لەسەر زمان قورسە. لەبەرەوە کردومانە لەگەڵ بەکارهێنانی زۆریا بۆ بەچی؟ بۆ بە پەروەردە. کەواتە ئەسڵی ئەم وشەیە پەرەیە. ئەی ئایا پەرمان هەیە وەکو مۆرفیمێک لە زمانی کوردیە؟ بۆ نمونە دەڵێ پەردە، پەرژین، پەرستن، پەرۆش. ئایا ئەم پەرە مۆرفیمە؟ ئەم پەرە ئەگەر ئەوەی ینی وەکو بڵێیت لەم مەجاڵات خێبرەی هەبێ، ینی بینی لە وشەکان کردبێتەوە تێدەگا پەردە پەرودە نییە، پەرژین پەروژین نییە، ئەو ژینە ژین نییە بە معنایەکە. تەبەن ئەمە لەوانەیە کەسێکە بێت شیکردنەوە بۆ وشەکە بکە بەهەڵا بیبات. وا تەسەوەر بکە پەر لەگەڵ ژین یا پەر لەگەڵ ستن دوو مۆرفیمن و ئەمە مۆرفیمێکی وشەداڕێژە وەکو چۆن دەڵێ هەڵکردن، هەڵدان، هەڵخستن، داکردن، داخستن. باشە مۆرفیمێکی پێشبەندیە، مۆرفیمێکی وشەداڕێژی پێشبەندیە. بەڵام پەردە و پەرژین و پەرستن و پەرۆش ئەمانە بەڕاستی ڕێکەوتێکی زمانیە کە ئەمانە ئەم پەرە دووبارە بووەتەوە لە ئەوەڵی وشەکان. لەبەرەوە ناتوانین پەر بە مۆرفیمێک دابنین لە زمانی کوردیە، مۆرفیمێکی وشەداڕێژ. کە پەر مۆرفیمێکی وشەداڕێژ نەبێت، دواتر ئەگەر پەرە پێدان لە پەرە پێدانە ئاجا پەر پێدانەوەیە، ینی پەرەکە فعلەن
يعني پەرە لەبیا پەرەیە پەرە پێدان پەرەیە پەرە وەردەیە لەبەرەوە پەر نییە بۆچی چونکە یەک بە بەڵگەی ئەوەی مۆرفیمێکت نییەتەوە مۆرفیمێکی وشە داڕێژ نییە و ئەوەی کە ئێمە وابزانین پەردە و پەرژین و پەرسم و ئەمانە پەرەکە لەبیا مۆرفیمە مۆرفیم نییە کەواتە پەرەیە و ئەمە بەڵگەیەکی مۆرفۆلۆژیە بەڵام کە دەڵێی باسی دەمسازی دەکەی دەڵێی ئەوە بزوێنە ئەم دیوی بزوێن ئەو دیوی بزوێن ناوەڕاستیشم پێ بزوێن بەردەمی بزوێنەکەش ڕێیە کە دەنگێکی گەڕە نزیکە لە بزوێنەوە تۆ دەبێایەکە لە بێت ئەو کاتە قسوودنەکە مەدووسی دەکا کۆمەڵێ بزوێن و نیمچە بزوێن و دەنگێکی گەڕی کۆنستانت کە رێیە دەنگێکی جوڵاوە حرەکەی تیانێری وەکو دەنگەکانی تر نییە ئەم دەنگە جوڵاوە کە بە جوڵە دروست دەبێت رێ ئەمە وا دەکا کە ئاسان نەبێ ئەو بزوێنە لەبێ بێ لەبەرەوە لە ڕووی فۆرمۆلۆژیەوە بۆ ئاسانکردن سازکردنەوە بەکارهێنراوەش ئەو وینە لابراوە بۆی باسانی بووێ یعنی دوو بەڵگە هەن لەسەر ئەوەی کە جارێ ئەمە پەرەیە پەر نییە وە پەریشمان وەکو مۆرفیمێکی سەربەخۆی وشەداڕێژ نییە ئەوە ڕوون کردەوە پەرە پەروەردە لە بنچینە پەرەوەردەیە هەر مۆرفیمێکی وشەداڕێژ نییە لە بنچینە وشەکە پەرەیە وەکۆی کە لە پەرەپێدان پەرەسەندن وشەکە دەردەکەوێتەوە ئەم وشەیە حاڵەتێکی سەیری هەیە لە شوێنەکە وەکو مۆرفیمێکی وشە داڕێژ دەردەکەوێت لە شوێنێکی شاوەکو مۆرفیمێکی سەربەخۆ ئایاسە تۆ دەڵێی گەشە لەگەڵ دەڵێی هەڵ دەزانی گەشە ماناکەی لە واتاکەی لە زەین تا ڕۆشنە کە دەڵێی گەشە یا دەڵێی برە و واتایەکی ڕۆشن لە نێشتا دروست دەبێت بەڵام دەڵێی هەڵ دا تێ واتایەکی ڕۆشندا زەین تا دروست نابێت لەبەرەوە زمان ناسەکان وتیانە ئەمانە واتایان نییە ئەرکیان هەیە تەبان ئەمە شەڵەیەکی ترە کە لە ڕاستی ئەمانە واتایان هەیە بەس واتاکەیان وەکو واتایەکی ڕۆشن نییە یعنی هەتا دەیخێتە ناو لەگەڵ وشەی ترا بەکاری دێنی و کاتە واتاکە ڕۆشن دەبێتەوە ئەمە لە هەندێک زمانە لەوانەیە وابێت بۆ نمونە لە زمانی ئەڵمانیا ئەو مۆرفیمە وشەداڕێژانەت هەیە کە لە پێشەوە دێن بەڵام ئەو مۆرفیمانە یعنی ئەو واتاکەیان دەگۆڕێ ناتوانین فعلەن واتاکەیان دیاری بکەیت یعنی ئەم تەسەورەی زمانناسەکان بۆ زمانی ئەڵمانی و مۆرفیمە وشەداڕێژەکانی زمانی ئەڵمانی ڕاستە بەڵام بۆ مۆرفیمە وشەداڕێژەکانی زمانی کوردی ڕاست نیە یعنی ئەوانی شەندێک مۆرفیمیان هەیە هەر وەکو هەڵ و دا لە زمانی ئەڵمانیان کە فعلەن لە هەندێک لە وشەکانە دەتوانی واتاکەی دیاری بکەی بەڵام کە دەچێتە ناو پێکاتەی وشەی ترەوە واتاکە ون دەبێت یعنی ناتوانانی واتایەکی جێگیری بۆ دانێت لەبەرەوە ناتوانین لە ڕێگەی واتاکەوە واتای ئەو مۆرفیمەوە وشەکە بزانی چی دەڵێت ئێستا بۆ نمونە هەڵ و دا یەکێکیان لە کوردیان دایما ئاراستە نیشان دەدا واتای ئاراستە دەگەێنێ بۆ سەرەوە داش واتای ئاراستە دەگەێنە بۆ خوارەوە ئەم هەڵ و دایە لە ئەڵمانیا هەیە بەڵام لە هەندێک وشە ئەم واتایە دەگەێنێ لە وشەی ترا ناگەێنێ لەبەرەوە ئەم مۆرفیمانە دەکرێت لە زمانی ئەڵمانیا بڵێ ئەرکیان هەیە بەس بۆ زمانی کوردی بەڕاستی واتایان هەیە چونکە لە هەموو شوێنێکە هەڵگری هەمان واتایەکە ئاراستەیە بۆ سەر بەڵام ئاراستە لەبەرەوەی دایما ئاراستەی شتێکە لە ناو پێکاتێ وشەکەشە هەڵ خۆی بەتەنیا نایە چونکە ئاراستەکەش بەتەنیا وجودی نییە لە شتەکانە بەتەنیا تۆ ناتوانێت ئاراستا یعنی تەسەور کرد ئاراستە بەبێ ئاراستەی شتێک ناتوانێت تەسەور یعنی شتێک بەبێ بۆ سەرەوە بڕواتە تۆ بتوانین تەسەوری سەرەوە بکەیت یا شتێک بەبێ بە خوارەوە بێت تا بزانی خوارەوە
وێنایکەین یانی بتوانی لە مێشتا بیچەسپێنی لەبەرەوە ئاراستە شتێکە لە خۆی وجودی نییە بە وجودی لەگەڵ شتەکانە وجود پێیان دەکە و بوون پەیدا دەکە لە زەی نادەتوانی تەسەووری بکەیت لەناو زمانیشە ئەم مۆرفیمانە لەگەڵ وشەکانی ترە دەتوانی بزانی ئەوەی دەیڵێن چییە یعنی واتاکە چییە بۆ نمونە لە هەڵدان تۆ شتێک هەڵ دەدەیت بۆ ئاسمان یا هەڵی دەدەیت بۆ کەسێک هەڵدانەکە ئاراستەکە بەرەو سەرە شتێک دادەخەی یەخەیە دادەدڕی ئەمانە هەمووی ئاراستەکە بەرەو خوارد یا هەڵکەندنە یا هەڵدڕین ئەمانە هەموویان ئێمە ئەگەر گوتنینەوە دەبینین ئاراستەکە بەرەو سەر بۆ نمونە دادڕین دەیە لەسەرەوە بۆ خوارێ بەس هەڵدڕین هەیە کە شتێک دەبێت چقۆیەک یا شتێک تۆ دەخەیتە ژێر شتێک و ئاوازی دەکەیتەوە بۆ سەرەوە ئەوە هەڵدڕینە بەس ئەوە بۆ خوارەوە دادڕینە لە هەڵکەندن کە هەڵ دەکەنی وا دیارە پارچەکە بەرەو خوارەوە دەبێت بەڵام ئەم ئاراستەی پارچەکە پیشان نادە ئاراستەی کەندنەکە نیشان دەدا کە تۆ پارچەکە دەبێت بچێتە ژێر عەرزەکە و دواتر ئاوا بەرزکەیتەوە یعنی ئینەکە بۆ سەر هەڵوەرین کە گوڵێک ئاوایە دەبێت ئاوا بێدا دەکەوێتە خوارێ یعنی ئاراستەکەی کەم جار بۆ سەرەوەیە لە کەندنەکەی کە لاینەکەەوە هەڵ دەکەندێ اینجا دوای ئەوە ئاوا دەکەوێتە خوارێ یعنی دەبێت ئەو شوێنە دیاریکەی لەکوێ هەڵەکە شتەکەت پێ دەڵێ وێنەی ئەو شوێنە بۆ دەگرێت داژەوە ڕاستەیە و من لە وشە کوردیەکانە ئەگەر تۆزگوت ببینەوە دەزانین ئەو هەڵا پەیوەندی یعنی ئەگەر لە وجوودە سێرکەین لە بوونی شتەکانە سێرکەین دەتوانین لە ناو بوونی شتەکانە هەڵەکە بزانین دەمانبات بۆ کوێ لەناو ئەو شتە وەکو لە هەڵکردنەکە کە تۆ پارچێک دادەدەیت هەڵەکە لە دادانی پاشەکە بۆ ژێر عەرزەکە جارێ ئەوەت پێ ناڵێت ئەو شوێنێت بۆ ڕۆشن ناکاتەوە پێت پێ دەڵێت وایەوە کە چوویە ژێر عەرزەکە و پاشەکەت بەرز کردەوە ئەو کاتە لە کاتی هەڵکردنەکە ئەو شوێنێت بۆ تەسویر دەکات پیشانت دەدا کە هەڵەکە معنای مینەگواتەکەی ئەلۆ لە پرۆسەکە لە کارەکە ئەلۆ بنایە ئەمانە ئەو مۆرفیمانن کە بە وابەستە بە مۆرفیمی ترەوە واتاکەیان ڕۆشنە واتایان هەیە بەڵام لە زمان ناسیە ئەمانە تەوان بەوە دانراون کە ئەرکیان هەیە نەبواتە بەوە مشکلەکە حەل کراوە ئەمە وەکو وتم هۆکارەکەی لەوانەیە هەوە بێت لە مۆرفیمەدا وشە داڕێژەکان بۆ نمونە لە زمانێکی وەکو ئەڵمانیا تۆ ناتوانین فعلا لە ڕێگەی واتاوە زەبتیان بکەیت بەڵام لە کوردیا تۆ دەتوانیت یعنی بۆ نمونە کەسێک کە وشەی هەڵی بیست یەکسەر دەتوانێت وێنای کات ئەگەر لەگەڵ ئەو فعلەی کە لەگەڵ یا بەکاردێنرێ کارەکە یەکسەر دەتوانێت تەسەووری شوێنەکە بکات کە هەڵەکە ئاماژەی پێدەدا یعنی لە واقعە دیاری دەکات ئەمانە دەبێت ئەم جۆرە لە مۆرفیم بناسین لەگەڵ مۆرفیمێکی تر هەیە چونکە بۆ پەرەکە پێویستمانە دەمەوەتان بۆ بنکەمەوە وشەی پەرە بە ئەرک وەکو هەڵوو داوایە بە وجودی خۆی وەکو گەشە و پەرەوایە بە گەشە و برە و ئاوایە گەشە و برە و ئەوانە بەسەر بەخۆ دەتوانی وێنایان بکەیت کە دەڵێ گەشە یا برە و شتێک برە و پێدان بە شتێک برەوەکە دەتوانی تەسەووری بکەیت هەر بەبێ دانەکەش بەبێ ئەوەی لەگەڵ کارەکە بەکاری بێنێ وەکو ئەوەی کە وەکو ئەوەی کە خۆی هەیە گەشەکەش ئاینیشت دەتوانی وێنای بکەیت پەرش دەتوانی وەکو ئەوان وێنای بکەیت بۆ نمونە پەرەدان گەشەدان برەدان ئەمانە هەست دەکەی وەکو بڵێ لە ڕووی جۆرەوە پەرە گەشە برە و یەکوان وەلێوەستی پێ دەکەی پەرە و هەڵ و داو ئەمانە نییە بەڵام هێشتا قوڕون نییە چۆن ئێمە ساغی کەینەوە
پەلا وەکو هەڵدا و ئەوانە نییە، یعنی مۆرفیمێکی وشەداڕێژی وابەستە نییە، مۆرفیمێکی وشەداڕێژی سەربەخۆی وەکو گەشە و ئەوانەیە، دەبێت تاقیکردنەوەیەکی زەینی بکەین. وەتاقیکردنەوە زەینیەکەش چۆن دەتوانین بیکەین؟ کاتێک دەتوانین بیکەین کە هەڵدا لە شوێنەکە دەوروبەرێکی بۆ دروستکەین، یعنی چی؟ یانی بیدەینە پاڵ وشەیەک لەگەڵ شتێکی ترا پێی دروستکەین کە ئامان شت بێکە دەتوانین بەرە و گەشە و لەگەڵ برە و داڕێژین. بۆ ئەمە وشەی بۆ نمونە دان وەردەگرین، یعنی چاوگی دان. ئەڵەی پەرەدان، تەبەن پەرەدانیش هەیە، پەرەدان هەیە، گەشەدان هەیە، برەودان هەیە. لە پاشەوە هەڵدان هەیە، دادان هەیە. ئەگەر سەیری بۆ نمونە هەڵدان بکەین بەکاری بێنین، دەڵێن پەردەکەی هەڵدا یا تۆپەکەی هەڵدا یا دەڵێن چەترەکەی هەڵدا. تەمان چەتر هەڵدان لەگەڵ تۆپ هەڵدان ئەمە هەر وەکو بڵێ بەس هەردوو کیمانە ئاساسیەکەی هەڵگرێتی تا ئاراسەکە دیاری دەکات. ئەوەنا چۆن یعنی چەتر هەڵدەدرێ و تۆپیش هەڵدەدرێ. یعنی ئەگەر سەیری ڕووداوەکە بکەی هەست دەکەی لە بینی ئەم دوانە ئاوشێوەیی نییە لە ڕوودانەکانە، بەڵام دەکرێت لە بینی تۆپ هەڵدانێکە، قەڵەم هەڵدانێکە یا هەر شتێکی تر هەڵ بدەیت، ئەمە هەیە. لە هەڵدانە کە تۆ شتێک هەڵ دەدەی دەبێت وەرگرێتی، یعنی شتێک هەڵ دەدەی بۆ یەکێک کە ئەو شتە وەردەگرێت. من تۆپەکە بۆ تۆ هەڵ دەدەم وەری دەگری. چەترەکەش دەنانێت، من چەترەکە هەڵ دەدەم بۆ کەسێک، چەترەکە هەڵ دەدەم بۆ کەسێک تاوەکو لە ژێر سێبەرەکەیان دانیشێت. کە سەیری هەڵدان دەکەی دەبێت شتێک هەبێ هەڵ بدەیت، بەڵام شتەکە نهاتوێتە ناو پێکاتی وشەکەەوە. دەڵێ هەڵدان، بەڵام دەتوانێت بیێنیتە ناو پێکاتی وشەکەەوە، وشەیەکی گەورەتری لێ دروستکەی، بۆ نمونە بڵێ تۆپ هەڵدان. تۆپ هەڵدان وشەیەکە یا چەتر هەڵدان. ئەو کاتە ئەوەی کە هەڵ دەدەی ناو پێکاتی وشەکە، یعنی لە وشەکە لە کوردیا هەڵەکەشت پێ دەڵێ، کارەکەشت پێ دەڵێ، ئەو شتەش کە هەڵ دەدەی یان بەرکارەکە ئەویش پێ دەدا. طبعا زمانی کوردی لێرا زۆر چالاکە تا حەدێک کاس دەکەی وشەی ڕستەیت هەیە، یعنی وشەیەکە کارەتیایە، بکەریتیایە، بەرکاریتیایە، هەموو حرفی جەڕ و ئیسمی مەژهوورەکەشی تایە بڵێین، ئەمانەیە هەم پێکاتەوە. بەندێکی تەمەنە زمانە، یعنی وشەکە هەموو معناکانت بۆ هەڵدەگرێت کە لە ڕستەیەکە هەیە. وەکو دەتوانێت ناوی بنێ وشە ڕستە، یعنی وشەیە، بەڵام ئەوەی کە ڕستەکە تاویش دەیکا لە گەرمی واتەکە. وەمان لە شوێنەکە دەکەم بەو فراوانیە بەڕاستی لە زمانی کوردیان من ئەوەندەی هەر زماندا و زمانەکەمانەی کە شارەزا هەم ئاگادارم لە زمانی کوردیا ئەمە تایبەتمەندیەکی سەیری زمانی کوردیانی کۆکردنەوەی ئەم واتایانە لە ناو وشە. واتەکە بەڕاستی تۆ جۆرێکی تر بی لە زمانی کوردیش بکەیتەوە، یعنی ئەو ڕێزمانەی بۆ نمونە بۆ زمانی عەرەبی هەیە، بەڕاستی دانراوە بۆ زمانی عەرەبی، بۆ زمانی کوردی دەست نادا، یعنی تۆ دەبێت ڕێزمانەکە جۆرێکی تر داڕێژیت، یعنی ڕێزمانێکی تری بۆ دروستکەیت. وەڵام زمانی کوردی پێویستی بە ڕێزمانێکی واتاییە، دەبێت لەسەر نەک لەسەر ئەساسی شکل، لەسەر ڕێزمانی عەرەبیە نەحوی عەرەبی و سینتاکسەکەی و مۆرفۆلۆژیاکەشی لەسەر ئەساسی شکل دامەزراوە، یعنی فۆرمی دەنگی وشەکە کە گۆڕا سینتاکسەکە بەپێی ئەو ئاماژانەی کە لەناو فۆرمەکە هەیە دیاری دەکەیەوە بکەرە ئەوە فاعل مەرفوع بۆ نمونە. بەپێی چی دیاری دەکەی؟ کۆمەڵی ئاماژەی هەیە لە ڕێگەی ئەم ئاماژە شکلیانەوە تۆ دەتوانیت سینتاکسەکەی دیاری بکەیت، و کاتێک منداڵێکیش فێر دەکەی لە ڕێگەی واتاوە فێری ناکەی، لە ڕێگەی شکلەوە فێری دەکەی. ئەمە وای لێ دەکات بەڕاستی ئاگاداری دنیای واتاکان نەبێت، تەنها بزانێ ئەوە فاعلەوە مەفعول و بەڵام نەزانێ فاعل چییە مەفعول چییە، ئەوەی کە وتمان
یعنی بیرکردنەوە دروست ناکات لە زمانی شکڵ. ڕێزمانی شکڵی تەنها ناسینەوەیە. ئاماژەیە کە تۆ شتێک پێ دەناسیتەوە ئەوەیە ئەوە نییە. بەس ڕێزمانی واتایی دەباتە ناو واتاوە. لەبەرەوە یعنی ڕێزمانی شکڵی بۆ زمانێکی وەکو عەرەبی دەست دەدا بۆچی چونکە زمانێکی فعلیە هەموو وشەیەک تۆ دەتوانێت بیکەیتەوە بە مادەیەکی سێ حەرفی و بیکەیتەوە بە فعل یعنی زمانێکی تەواو لە شوێنەکایە یعنی هەندەسیە و سروشتی زمانەکە وایە. ئەمە باسی خراپی و باشی زمان ناکەم ئاگاتان لێ بێت. باسی تەبیعەتی زمان دەکەم، سروشتی زمان. تەمان سروشتی زمان گیانبینی میلەتەکەش دیاری دەکات. تۆ زمان زۆر شتمان لەسەر ئەو کەسانە پێ دەڵێ کە زمانەکە هی ئەوانە لەناو ئەوانە ئەو زمانە پێیا بۆ و پەرەی سندووە گەشەی کردووە. زمانی کوردی فعلا ئەگەر بتەوێت ڕێزمانێکی تەواوی دانەی دەبێت لە ڕێگەی واتاوە. و من خۆم زۆر جاریانی لەگەڵ ئەو تەلەبانەی مشکلیان هەبووە لە ڕێزمانە. یعنی بە ڕێگا واتاییەکە بە 2 سەعات کە لەگەڵ یابووم ئەساسیاتی هەموو ڕێزمانەکەم نیشان داوە کە ئاحتیمال بخاتە سەر واتە لە کاتی شیکردنەوە، نەک ئاحتیمال بخاتە سەر شکل. بۆ نمونە مان وتانیان چوویە سەر شتێک ئەوە فعلەن ئەوە دەکات یاوە تێپەڕەوە فعلا. ئەمە لە ڕێگەی نیشانەوە تۆ دەزانی تێپەڕ و تێنەپەڕ چییە. بەڵام ئەگەر ئەم تەسەووری تێپەڕ و تێنەپەڕی کرد و تێگەیشتیە ئەو واتە پێویستی بەم نیشانانە نابێت. ئەو لەسەر ئەساسی واتە تۆ دەتوانی ڕێزمان دروستکەی. بەڵام لە ماستەرەوڵێکی وامدا کە لەسەر ئەساسی واتە تا فرێزیش خۆشتم بەڕاستی بەس بەداخەوە ئەوەی کە سەرپەرشتی ماستەرنامەکەی دەکردم شتەکانی ڕەبس کردەوە نەمتوانی لەسەر دەبایە بە پێ و ڕێزمانە بڕۆی کە باوە ئەوە بۆ ئەوان تەسەوور نەدەکراکە بەداخەوە کەوا بوو شەکەم دەست پیاو کرد. واز دەکەم بۆ ڕێزمانەی کە خۆ مەزمونم لەگەڵیا هەیە فعلا زۆر لە کێشەکان جارێ هەر دەبێت کێشە ڕێزمانەکان. 2 تۆ کاتێ ڕێزمان فێری منداڵەکان دەکەی یا فێری قوتابەکان دەکەی لە عین کاتە فێری یانی دایان خەیتنەوە بیرکردنەوە نەک بەکارهێنانەوە. ئەو کاتە ئەوانە هوشیاریان بە زمان زۆر زیاترە لەوەی کە یەکێک بۆ نمونە ڕێزمانی عەرەبی لە ڕێگەی شکڵەوە فێری منداڵەکان دەستا. چونکە ئەمە تەنها وەکوتم ناسینەوەیە مان وتان ویان ئەبینی ئەوەیە ئەوە کۆمەڵی نیشانەیە. زەمن بینی لە شوێنەکە لە ناوەستا کردە سەر ئەوە فاعیلە. فتحت بینی ئەوە لەبیا منسوبە. یعنی ڕێزمانێکی شکلی تەمان ڕێزمانەکەی چۆمسکیش ڕێزمانێکی شکلیە. یعنی هەر وەکو نەحوی عەرەبی وایە کە ئاخر قۆناغی دەکرێت بڵێن ڕێزمان سازیە و تیۆری ڕێزمانیە تیۆرێک لە مەجاڵی ڕێزمانە ئەوەی چۆمسکیە دەباسیە. بەس ئەویش لەسەر ئەساسی شکڵەوە و واتا کراوەتە دەرەوە. بەڵام ئێمە لە ڕێگەی واتاوە زۆر شت دەگەین بە زۆر شت و ئەمەی کە من لێرەوە چووم مانا ئەو بابەتانە بۆی شتانەکەی ڕوونیکەمەوە بە حکمی ئەوەی کە یعنی بۆ باسکردنی ئەمە پێویستمان بە زانیاریەکی تر هەیە لەسەر لەبارەی شتەکانەوە. ئێستا بینە سەر وشەکە لە دوای ئەوەی کە باسم کرد. ئێستا دەڵێن چەتر هەڵدان لێرەوە چووینەوە ئەوەی کە زمانی کوردی چۆنەوە و زمانەکانی تر چۆنە و لە چەتر هەڵدانەکەەوە کە چەترەکە دێنێتە ناو وشەکەەوە پێکاتی وشەکەەوە. یعنی ئەو کۆی ئەو پرۆسەیە کە عیبارەت لە چەتر هەڵدان لە ناو وشەکە هەیە. چەترەکە هەیە ئاراستەکەش هەیە دانەکەش هەیە. دانەکە وەکوتم تۆ شتێک دەدەی بە کەسێک بەڵام ئەلێرا کە چەتر هەڵدەدەی بۆ کەسێکی هەڵدەدەی و هەڵدانەکەش ئاراستەکەی بەرەوکوێیە بەرەو سەرەوەیە. بەڵام چەتر دان هەیە ئەوەیان بۆ خوارەوە یعنی دیارەوە ڕۆشنە. ئەی بزانین لە برەودان و پەرەدان ئەمە ئەگەر مۆسیمەتی وەکو هەڵدانە بێت نابێت ئەوەی کە هەڵدەدرێت ناو وشەکە بێت. چونکە ئێمە لە چەتر هەڵدانەکە چەترەکە هەڵەکە هەیە دانەکە هەیە. بەڵام لە برەودان بینەکە مۆرفیمەکە نین ئەو شتەکە دەیدەیت ئەو چیە لەبێ برەوەیە کە دەیدەیت بە شتێک نەک بۆ شتێک.
پەرەکەیە کە دەیدەی بە شتێک گەشەکەیە کە دەیدەی بە شتێک گەشەدان بە شتێک پەرەدان بە شتێک برەودان بە شتێک کەواتە پەرە لە ڕیزی لە جۆری مۆرفیمە سەربەخۆکانە نەک مۆرفیمە ناسەربەخۆکانی وەکو هەڵوودا یعنی ئەمان بە واتاکەی لە ڕووی سێریکەی وەکو گەشە ئەوانە واتایەکی سەربەخۆیە دەتوانین بە سەربەخۆ واتاکە تەسەوورکەین پێویستمان بە شتێکی تر نییە کە واتاکەی ینی بچێتە پاڵی تاوەکو وەکو هەڵوودا کە وتمان ئاراستە دایما ئاراستەی شتێکە دەبێت بچێتە پاڵ ئەو جا دەتوانین تەسەووری بکەین نە ئەمانە دەتوانین بە سەربەخۆ تەسەووریان کەین بەڵام ئەوەی سەیرە بۆیە دەڵێ موشەی پەروەردە ئیشێکی یانی وەکو وایە سازکردنی سەد ساڵی ویستی بێت هەتا ئاوا بۆ بە وشەیە ینی کە بیری لێ دەکەیتەوە وەز دەکەی زۆر سەیر دروستکراوە بۆچی چونکە لێرە مۆرفیمی پەرە وەکو گەشە ئەوانە ناتوانین بەجیاوە بەسەر بەخۆ ئێنیکەیدانی وەکو بڵێ تەسەوور بەکاری یعنی دەڵێ بزانم وەکو لەگەڵ شالێبوونا دەبێ بەکاری بێنی ئەڵێ تەکە منداڵەکە گەشەی کرد ناتوانین بڵێ منداڵەکە پەرەی کرد پەرەکە بەکار بێنین لەگەڵ فعلا پەرەکە لەگەڵ وێنا بەکار ینی بجایێتەوە بەکار نایێنێت ئەڵێ فلانە شتە و شت بۆ نمونە برەوی هەیە ئەوە دەتوانین بڵێین بەڵام ناتوانین بڵێن فلانە شت پەرەی هەیە سەرەتای کەس تا مەبزانم قبولی ناکا بڵێ فلانە شت پەرەی هەیە ینی هیچ ناگەێنێت فلانە شت دەتوانین بڵێ گەشەی هەیە چونکە فعلی بوونەکە بەکاردێنیەوە دەتوانین بە سەربەخۆ بەکاری بێنین ئەو کاتە بینێکی سەربەخۆیان برەوی هەیە وەکو وای ماڵی هەیە ئەوانە پەرەپێدانە من ئێستا پەرەکە تاقی دەکەمەوە پەرەکە بەجیا بە سەربەخۆ بزانم دەتوانم ینی معنا دەدا ینی شتێکمان پێ دەدا زمانی کوردی ڕێگە دەداتەوە بەکاری بێنی ئێستا لەویا تۆ دەتوانی برە و ئەو فلانەشت برەوی هەیە ئەمە هەموومان بیستومانە وشێ یعنی ڕستەیەکە بیستومانە فلانەشت گەشەی هەیە ئەمەشمان بیستووە بەڵام فلانەشت پەرەی هەیە ئەمە بۆ گوێمان شتێکی غەریبە یعنی احتیمال خەنە سەر سەلیقە زمانی خۆتان چونکە سڕی زمانەکە بەڕاستی لەناو سەلیقایە ینی کەسێکیش کە ڕێزمان دەنووسێتەوە احتیمال دەخاتە سەر ئەو سەلیقەیە شتەکە هەیە ئەمە ئەدەبێ بڵێ پەرەپێدانی هەیە بۆ پەرەی پێ دەدرێ هە شتێک یعنی پەرەی بەسەر بەخۆ بەکاری بێنی بەڵام ئەوەی سەیرە وەکو لە ڕووی مۆرفۆلۆژیەوە سەیری دەکەی جۆرەکەی جۆرێکی سەربەخۆیە یعنی وەکو برەو گەشەوە دانی گەشەدان پەرەدان برەودان وەکو هەڵدان نییە وەکو دادان نییە چونکە وتمان هەڵدان پێویستی بە چییە پێویستی بەو شتێکە هەڵ دەبێت وەکو چەتر هەڵدان تۆپ هەڵدان بەڵام گەشەدان گەشەکەیە تۆ دەیدەیت یعنی تۆ گەشە بە شتێک دەدەی لێرە کردانی دادانە پێدانە شتێک دەدەی بۆ شتە خێرایی دەدەی بە شتێک ئەمەژەیە لە جوڵە دەدەی بە شتێک بلەو دەدەی بە شتێک گەشە دەدەی بە شتێک ئینجا پەرە دەدەی بە شتێک پەرە دەدەی بە شتێک وزە دەدەی بە شتێک ئەمە هەموو دەتوانین بڵێین یعنی لێرە وەکو جوڵە وزە برە و گەشە ئەمانە وایە تۆ دەتوانی بیدەیت بە شتێک ئەمانە تەمان هەمووی بەرەبەرە دەمان بەنەوە بۆ ناو واتە قوڵەکەی پەروەردە یعنی لێرەوە کە دەزانین پەرە دەدرێ ئەی پەرە مۆرفیمێکە لە ناو بەردا یعنی لەویان دەزانین پەرەوەدە لەلایەکەوە ڕەبتی بە پەرەوە هەیە
معنای معنای پەرە یعنی ئەو کارێک کە تۆ دەیکەی دەبێت پەرەیان لێت پەرە پێدان پەرە سەندن ئەی پەرەسەندن دواتر دەبێ ئەمە بچینە سەر واتاکەی بزانین ئەمەی کە تۆ لە پەروەردار دەیکەی فعلەن پەرەسەندنی تایە یا پەرەدانی تایە ئەمانەی تایە بۆی ئەم وشەکە ئێمە چیمان دەکا ڕێنوێنیمان دەکا بەرەو قوڵایی ئەمە دەکا ئەو سەیرە ئەم وشە زۆر سیر داڕێژراوە وشەی پەرە وشەیەکە حاڵەتێکی زۆر ناوازەیە بۆچی چونکە سەربەخۆیە لە ئەرکا بەڕاستەیە ناسەربەخۆ یانی لە ئەرکا بۆ هەڵداوایە نێوانگیرە وەکە من هەموو جارە ئەڵێم کورد بوونەوەرێکی نێوانگیرە یعنی نە سەردارە نە کۆیلەیە نە فڵانە نە فیسانە لێرە ئەم مۆرفیمە نە سەربەخۆیە نە وابەستەیە یعنی بە ئەرک وابەستەیە بەو سەربەخۆی یعنی شتێکی سەیرە ئەمە هەندێکەوە پێکاتەوە شتێکی سەیر لێرە بەدی دەکەی تەمان لە مۆرفیمەکانی تریشە تەنانەت لە دەکەشان حاڵەتە لە دەکە ئەویش حاڵەتێکی ئاوا نێوانی هەیە لەبەرەوە وشەکە زۆر سەیری بەڕاستی دروستکراوە یعنی هەست دەکەم وشەی پەروەردە لەلایەن بەقەدەر وشەی بوون کە تۆ چەمکێکی فەلسەفیە ئەوەندە وردەکاری و بینینی دەوێت کە ینی لێ دێ وشەکە چونکە وشەی بوون تەسەورکردنی زۆر زەحمەتە تۆ وشەی بوون ئەوەی کە بوون دەیەوێت تەسەوری کەیت وشەی پەروەردەش دەبێت چی کەیتەوە تا تەسەوری واتاکەی بکەیت کە دواتر ئەوەی کە دەڵێم ئەم وشەیە سەیرە وەش زانێکی سێریشیال کە تۆ دوایی کە کردمانەوە وشەکە لەگەڵ یا ڕۆشتی خۆی کردەوە ئەو کاتە واتاکەش دەبینین و ئەوەی کە باسی دەکەم لە مەستەکەم تێدەگەن بۆچی من ئەمەندە سەرقاڵ دەبم بەم وشەوە کە تقریبا دووستی منار دەڕۆین لەوانەیە لێرەشە تەواو دەبێت بۆچی ئەوەندە گرنگی پێ دەدەم چونکە پەیوەندی بە زۆر شتمان پێ دەڵێت یەک ئەمان پێ دەڵێت کە کورد چۆن بیر لە ڕێگەی وشەکەەوە دەزانین چۆن بیر لە پەروەردە دەکاتەوە دوو شتێکی ئەساسیمان لەبارەی پەروەردەوە بە گشتی پێ دەڵێت سێ ئەو ستراکچەرە مۆرفۆلۆجیە کە زمانی کوردی هێزیەوە پیشانمان دەدا و ئەو کۆمەڵی مۆرفیممان پێ دەناسێنە کە مۆرفیمن بەکارهێنانێکی سەریان هەیە لەناو وشەی پەروەردەکاتەوە ئەو مۆرفیمانە لەوانەیە زۆر کەم بن حاڵەتێکی وای هەبێ وەکو پەرە کە هەم بەوەستا سەربەخۆ بێ ئەرک ناسەربەخۆ بێت ئەمە پێی مۆرفۆلۆژی لەیەکی بیتەوە دەبێت بیخەیتە ڕیزی هەڵوەڵانەوە بڵێ ئەمە مۆرفیمەکە ئەرکی هەیە واتای نییە لە کاتێکە کوردمان مۆرفیمە هەڵداش ئەوانەش لە کوردیا واتاکەیان زۆر وازە یعنی بۆش واتاکەی وازە حەکە مۆرفیمێکی ڕێزمانیە لە عینی کاتیشا وشە داڕێژە دەبێتە مۆرفیمێکی وشە داڕێژیش ئێستا وەزانم ئەوە چوونە